درەنگە میلەتی کورد خەوزەرەتانە هەموو تەئەریخی عالەم شایدی فەزڵ و هونەرتانە دەسا تێکۆشن ئەی قەومی نەجیب و بێکەس و مەزلوم بە گورجی بیبڕن ئەو ڕێگە دوورەی وا لەبەرتانە بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنتان هەموو ئان و زەمانێ عینی قەڵغان و سوپەرتان بە خۆڕایی لە دەستی بەرمەدەن ئەم خاکە مەحبوبە کە تۆزی وەک جەواهر سورمە و کوحلی بەسەرتانە بەسەر خاکە ئەگەر نازیش بکەن حەقتانە کوردینە تەماشای سێبەری ئەو شاخ و کێوانەی لەسەرتانە بە بێقەدری بەسەریا ڕامەبورن حورمەتی بگرن گوڵاڵە سوورەی ئەم دەشتە خوێنانی جگەرتانە دەمێکە ئەم وڵاتەوە ئەسیری پەنجەی جەهل لە سایەی عیلمەوە ئیمڕۆ ئیتر نۆبەی زەفەرتانە زمانی حاڵی ئەحمەد هەر ئەڵێ وریابن ئەی میلەت بزانن بەردی ئەم شاخانە ئەڵماس و گوهەرتانە زۆر سپاس خۆشەویستان فەرمونون لەگەڵ وێزگەیەکی نوێ و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە کە ئەمە دەکاتە بەشی دووەمی ئەو بەرنمەیە کە پەڕێز دکتۆر هۆگر میوانمان بوو هەروەها کەنارخان بە ئامێری سێتارەوە لەگەڵ هاوکارم خەندەخان کە باسمان لەوە کرد هەستی نەتەوەی لە ناو ئەدەبی کوردیە چۆن بەرەو پێش ڕۆشتووە و گەشتۆتە چه ئاستێک لە ئەمڕۆی ئەدەبی کوردیە. زۆر سپاس کاک حەمیدگیان. دکتۆریان سەبارەت بەم شاعیرەی ئێستا خوێنمانەوە شاعیری ئەحمەد موختار جاف حەزەکەم بزانم هەستی نەتەوایەتی لای ئەو شاعیرە چۆن بووە؟ بەڵێ وەڵاهی پرسیارێکی بەجێیە. ئەحمەد موختار جاف لە کۆمەڵێ سەرەوە مرۆڤ دەتوانێت قسەی لەبارەوە بکە. لەلایەنی هەستی نەتەوەییەوە یەکێکە لەوانەی کە لە سەرەتاکانی سەدەی بیستەوە ئەم وەکو کوڕی خانەوادەیەکی ناوداری جاف یەکێکە لەوانەی کە دەنگی ئەم زۆر دلێرانە دیارە لە بواری نەتەوەییە و شیعرەکانی ئەم بە جۆرێک بوون کە من پێم وایە بوونە باعیسی سەری. بۆچی؟ چونکە ئەم لە 35 کە ئەکوژرێت دوجارەوە ترێ نازانێت چۆن کوژرا و هۆکار چی بوو ئەمانە لای من هۆکارەکە دیارە. بۆچی؟ چکە لەو کاتە ئینگلیس کە خۆی ڕاستەوخۆ لە ڕێگەی عەرەب و مەلیک فەیسەڵەوە عێراقیان بەڕێوە ئەبرد ئەوان ئانویست هەموو دەنگێکی ڕێشت هەموو دەنگێکی دلێری کورد کە بکەن. ئەمیش یەکێک بوو لەو دەنگە نەتەوەییانە لەبەرەوە دروست ئەو هەستە نەتەوەییە بە جۆشە بووە هۆی ئەوەی کە باعیسی سەری بێ. شتێکەیە منەمەیە ئاماژەی پێ بم لێرە کە کاتێک ئەحمەد موختار جاف لە 35 شەهید دەکرێت و ئەوترێ نازانرێت چێ بوو لە ناوچەی ڕەواندزیش یەکێک لە نەوەکانی میری سۆران کە میر اسماعیلە اسماعیل بەک ئەویش یەکێک بووە لە پیاوە زۆر بە ئاگاکان زۆر ڕۆژنبیرەکان تەنانەت بە هەلیەزانم لێرا باز لەوە بکەم کە ئەو پیاوە بەڕێزە کاتێک کە ڕێگەی هاملتۆن لێدرێ بە هاملتۆن ئەڵێ ئەم ڕێگەیە من دڵنیام یەکەم شتێک کە پیا ئەڕوا ئەو ئامێرە جەنگیانە ئەبن کە بۆ لێدانی ئێمە دێن. دوای ئەوە ئەم پیاوە ئەکوژێ هەر لە سیەکانە عنی هەر لەو چەند ساڵی کە ئەحمەد موختاری تیا کوژاوە ئەویژە کوژێ و دوجار لە یادەوەری هاملتۆنا پێم وایە ئەمە هەیە. کەواتە گەڕێمەوە سەر ئەحمەد موختار جاف ئەگەرچی ئەم کوڕی عادلە خانمەوە عادلە خانم لە ڕۆژگاری شێخە ئەوە بوو ئەو لایەنگیری ئینگلیزەکان بوو بەڵام ئەم زۆر جیاواز لەو چۆن لە کوردەواریاڵێ لە پشکۆ خۆڵەمێژەکەوێتەوە بەڵام ئەم پێچەوانە بە پێچەوانەوە ئەم پشکۆ بوو بەڵام ڕۆڵەی عادلە خانمیش بوو. بەڵێ وەک دەری شەکەوێ عاشقی سروشتی کوردستانیش بووە کە زۆر شعرەکانی ئەگەر بەراوردێکی بکەی ڕەنگە هەندێکی نەگاتە تایربەجی برایی لەولایەنەوە بەڵام لەلایەنە نەتەوەیەکەوە بەڕاستی پیاوێکە زۆر بە ئاگا بۆ زۆر دوور ئەندێش بووە
یعنی ئەوەی کە دیوانەکەی بە تەواوی بخوێنێتەوە تێئەگا ئەم پیاوە هەوڵی ئەوەیەتی خەڵک وشیار بکاتەوە بەداخەوە کە نەتەوەی ئێمە تا ئێستاش لە سەدەی 21شە ئەو هۆشیاری ئەو داوای کردو بۆ ڕۆژگارە و ئەو هۆشیاری 300 ساڵ پێشتر خانی داوای کردووە جززیری ویستویەتی بەداخەوە تا ئێستاش وەک پێویستنی. بەڵێ دکتۆر بێگومان ئێمە دوای ئەو قۆناغی کە وەکو هەستینەتەوەی لای خانی و لای جززیری و لای خانای قوبادی و گەلێک شاعری ترکە هەبوون قسەمان کرد و لێدوانمان کرد بێگومان قۆناغێکی تر لە شعریە دێتە پێشەوە ئەویش لای نالی کە وەکو هەستینەتەوەی نالی دیارە شاعرەتی زۆر زاڵ بۆ بەسەریا لەبەرەوە نەچۆ بە شوێن هەندێشتی حەماسیا بگەڕێ بەڵام هەستینەتەوەی زۆر قوڵە لای نالی لە شعرەکانیا وەکو ئەو شعرەی کە ئەڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە عەم داوا دەکا تا ئەگاتە ئەوەیەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالیبی معنا دەکا یان لە بەیتێکی ترە ئەویش ئەو سۆز و هەستەی کە بۆ نیشتیمان هەیەی کە ئەڵێ دڵی نالی کە ئەنیسی قەرەداغە ئێستش داغی سەرچاوە و دێوانەی دار و دەوەنە ئەوەشی حەزەکەم بە ڕێزە لێدوانی لەسەر بکەی ئەوی کە ئەڵێ فارس و تورک و عەرەب هەرسێن بە دەفتەر گرتووە نالی ئەمڕۆ حاکمی سێ مڵکە دیوانی هەیە بێگومان پرسیارێکی تری جێتە ئاراوە لەم شعرانی نالیەوە ئایا پێش ئەم شاعرانەی خۆمان نووسینمان هەبووە ئەگەر نووسینمان هەبووە ئەو نووسینانە بۆچی نەماوە یا چیان لێ هاتووە وڵا پرسیارێکی زۆر بەجێیە من پێم وایە ئێمە نووسینمان بووە بەڵام وەک پێشتر بە بەڕێستانم وت هەر دوژمنێک هاتووە تەنانەت تۆ ئەوە بێنە بەرچاوی خۆت ئینگلیس کە نەتەوەیەکی پێشکەوتوو بوون و داگیرکەرێکی جیاواز بوون لە خەڵکی تر کەچی ئەوانیش لە ناو مزگەوتی گەورە 400 دەستنووسیان جا کردوێتەوە سووتانویانە بۆیە ئەڵێم ئێمە نووسینمان بووە بەڵام لە ناو براوە وەک پێشتر ئاماژەیەکم بە دکتۆر مارڤ کە چۆن باسی 61گەکە سەبارەت بە ساڤاشی ئێران ڕۆژگاریشە بەڵام یەکشت هەیە من زۆر پێم چاکە لێرا شتێک لەبارەیەوە بڵێم ئەویش کتێبێکە کە لە ساڵی 2040 کۆچیان نووسراوە کتێبەکە هی کابرایەکە کە خۆی کورد نییە و کتێبەکەی بە عەرەبی نووسیوە یەکێکە لەوانەی کە لە بواری وەرگێڕانە لە ڕۆژگاری دەوڵەتی خەلافەتە دەورێکی زۆری هەبووە کە نەبەتیە ئەویش ئەحمەی کوڕی ئەبوبەکری کوڕی وەحشیی نەبەتیە کتێبەکەی بە ناوی شوق المستهام في معرفة رموز الأقلام ئەوە ناوی کتێبەکەیەتی لەو کتێبە کە نزیکەی 1200 ساڵ شتێکی واکە ئەڵێ کورد ئەلفوبێیەکی هەبووە لە پێش زاینا پێی نووسراوە ئەڵێ لە ڕۆژگاری منە واتە ڕۆژگاری ئەو بەلایانی کەمەوە گەر پێش نووسینی ئەو کتێبەش بێ تۆ بڵێ 20 ساڵ 30 ساڵ ئەڵێ لە بەغا 30 جڵد لەو کتێبانە لە گۆڕستانە دۆزرایەوە لە گۆڕستانە کە بە ئەلفوبێیەکی کوردی نووسرا بوو ئەجا پرسیارەکە ئەمەیە بۆچی ئەلفوبێیەکی کوردی کە پێی نووسراوە لە گۆڕستانە ئادۆزرێتەوە من بە دڵنیاییەوە ئەڵێم ڕۆژگاری بەعەز بێنە بەرچاوی خۆت تێئەگەی بۆچی ئەوانیش بردویانتە گۆڕستانەوە خۆمان کاکە حەمید کتێبەکانی خۆمان سەردەمەکان هەمیشە دووبارە بوونەتەوە بە دڵنیایەوە جا ئەو ئەلفوبێیە شتێکی تر لەوەی کە کورد زۆر جار خۆ بە کەمزانە ئەم قسانەی من ئێستا زۆرێک لە کورد کە گوێی لێبێ ڕەنگە بڵێ شتیوا هەر نییە بەهشتی حەمەی مەلاکەریم لە نەوەکانە سەرەتای نەوەکان لە گۆڤاری ڕەنگی نانووسینێکی نووسی ئەڵێ سەیرە کاتی خۆی ئێمە جیوی مکریانی باسی ئەوەیە کرد کە ئەلفوبێیەکی کۆن هەبووە لە پێش مێژووە کورد پێی نووسیوە ئەڵێ ئێمە بۆ گاڵتە لە ناو خۆمانە باسی ئەو قسەیەمانە کرد گوایە ئەمە جیو لە خۆیەوە دروستی کردووە ئەو ڕۆژگارە ئەڵێ کەچی خوێندکارێکی کورد لە فەڕەنسا نسخەیەک لەو کتێبانی کە تەرجەمە کرابوون بۆ فەڕەنسی یان ئینگلیزی باش لە یادم نییە ئەڵێ 205 ساڵ پێش ئێستا تەرجەمە کراوە ئەوە ئەو دۆزی بوویەوە لە یەکێک لە مەکتەبەکانە ئەمەیە بڵێم چی ئەمەیە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بڵێم بڵێ کورد ئەلفوبێی کۆنی هەبووە پێی نووسراوە و ئەو کتێبەش ئێستا هەیە ئەو شوق المستهام في معرفة رموز الأقلام
کە مێژووی کتێبەکە نزیکەی 1200 ساڵەوە باز لە نووسینی کوردیەکە پێش زاین ئەو سیم بەرگەشتکەوا لە گۆرستانە دۆزراوەتەوە لە هەمووی سیرتر ئەڵێ یەکێک لەوانە دوو کتێبیان بازەکە ئەڵێ یەکێکیان سەبارەت بە چۆنێتی دۆزینەوەی ئاوی ژێر زەویە دیارە خەڵکی کورد هەبووە کە پسپۆر بۆ لەوەی کە لە چوە ئاوی ژێرزەوی هەیە لە چوانیە بۆ کارێزکردنی ئەوانە یەکێکیان لەبارەی چۆنێتی پەروەردەکردنی دارخورماوەیە من لێرە ئاپرسم ئەگەر دارخورما هی وڵاتی کورد نەبووە چ میلەتێک لەسەر درەختێکە نووسێ کە هی وڵاتی خۆی نەبێ بەدڵنیاییەوە من ئەڵێم کە ئەو کتێبەی کە ئەو پیاوە کە کورد نییە وە کتێبەکەی بە عەرەبی نووسیوە ڕاستەکە و ئەو ئەلفوبیە هەبووە وێنەی ئەلفوبیەکەش ئەو لە کتێبەکەی ئەوە هێناوێتی بەڵێ دکتۆریان ئەگەر ڕێگەم بێ من ئەبێ ئێستا شعری ئەلوەدا بخوێنمەوە و دوجاریش باسێکی ئەو شعرەمان بۆ بکەی ئەگەر الوداع أي ملك بابان الوداع الوداع أي أهل إيمان الوداع وك أسيري تركمان دنبا بزور الوداع أي شاهي خوبان الوداع مستعد بو بلادي رافزي الوداع أي جاني جانان الوداع دشتي هجرت طال وقت درياي قير الوداع أي مهري رخشان الوداع روبروي مشرق دچم بو ملكي ري الوداع أي قبلي جان الوداع أشكي دي دم رنگي قول ناري هيا الوداع أي ناري فستان الوداع دکتۆریان ئەگەر باسێکی ئەم شعرەمان بۆ بکەیت و بەکارهێنانی وشەی ئەلوەداع ئەگەر تۆزێ ڕوونکردنەوەمان لەسەر ئەم شعرە بۆ بێ بڵێ وەڵا ئەو شعرە شعری سالمی ساحب قڕانە سالم یەکێکە لە شاعرە لوتکەکان بۆ بە کوردی و بە نالیەوە ترسیە کوچکەی بابان یەکێکە لە لوتکەکان ئەم شعرە لە دوای کاولکردنی میرنشینی بابان کە سوپای تورکیای بەسەریە بابان حکومدارێک بوون بۆ خۆیان بابان هەوڵی ئەوەیانەیە کە چۆن بڵێ ناوچەیان فراوان کەن خەڵک ڕۆژن بیر بکەن هەوڵی ئەوەیانەیە کە بەباری حوشتر لە یەمەنەوە دەستنووسیان ئێنا بۆ مزگەوتی گەورە لەبەرەوە تورکەکان کەوتنە وێرانکردنی میرنشینەکان یەکێک لەو میرنشانە میرنشینی بابان بوو ئەوان کە هاتن ئەوەی کردیان نەکەر ئەوەنە میرنشینەکەیان لە ناوبرد بەڵکو کوشتار و چۆن بڵێ ڕۆژەڕەشێکیان هێنایە ئاراوە هەر مەگەر سالم بتوانێ باسی بکە سالم زۆر لە شوێنی ترا بە وردەکاری تر بە تایبەت لەو قەسیدە درود درێژەکەی سالم کە باسی شەڕی پیرمەسوورەکە بە دڵنیاییەوە ئەو شعرەی بێگومان هەر لەو سەردەما بووە کە نالی هیجرەتی کردووە هەر لەبەر ئەو زوڵم و جەورەی کە دیارە لە چامەکەی نالی و سالمە ئەمە دەرەکەوێ ئەو شعرەی سالمیش کە ئەڵێ لێم گەڕێن با گۆشەگیر بم دەستە ئەژنۆ کەف زەنان گێژەڵوکەی بای نەدامەت تاری کرد سەفحەی جیهان بەزمی سەیدی ئێمە سەیادی فەلەک کارێکی کرد ڕەنگە باڵای تیرقەدانمان بێتە تەرکیبی کەمان بەڕاستی ئەو شعرە ئەتوانم بڵێم چیرۆکێکی دوور و درێژی شەخۆی یعنی من زۆر جاربیرم لێ کردەوە کە وەکو سیناریۆیەک ئەتوانرێ کاری لەسەر بکرێ ئەو شعرە دەم خۆش پانۆرامایەکە بەڵێ پانۆرامایەکی تەواوە لەسەر ئەو شەڕی پیرمەسوورەکە چۆن دەست و پەنجە پەڕیوە بە شمشێری تورکەکانی عوسمانی و باسی ئەوەکە چۆن عەزیز بەک ئەڵێ بوو بەجاروی مەحەل هەر تەرەف پەنجەی پەڕی و بەڵێ زۆر وەک گوتم دەم خۆش تۆشاکی بۆ چووی پانۆرامایەکە ئەکرێ ئەگەر کورد بەداخەوە ئەڵێم ئێمە ئەگەر لە دوای ڕاپەڕینەوە بەتایبەت لە دوای کەوتنی ڕژێمەوە چەند ملیۆنێکمان بۆ بواری سینەما تەرخام کردایە ئەمان توانی چۆن بڵێ کرۆکی ئەو شتانە بین بە سیناریستێکی بێگانە ئەمریکی هەموو شتەکانی بەدیقەت جێڕاوە بەڵێ ڕاستە ئەو پیاوە
سالم زۆر وردەکارانە باسی ئەو هەلومەرجەکەوە وەڵامەکانیشی بۆ نالی ئەوەی کە تۆزێ هەستی نەتەوەی هەبێ لە هەردووچیانە چ لە نامەکەی نالیا و چ لەوەی سالمە زۆر جار قوڵپی گریان گەروی مرۆڤەگرێ بێگومان ئەو خەمە ئەوە خەمی نەتەوە بوو کە لای سالمیش و لای نالیش و لای هەموو ئەو شاعرانی ئەو سەردەمە هەبووە بێگومان من ئەمەوێ بێمە سەر شتێک هەستی کوردایەتی بە جوانی لە ناو شعری ئەم شاعرانە هەبوو بەڵام ئەگەینە قۆناغیش تر کە حاجی قادری کۆییە حاجی قادری کۆیی بەڕاستی هەستەکە زۆر گەورەتر و قوڵتر و قورسترە بێتایە ئایا ڕای بەڕێزە لەسەر ئەو جیاوازی حاجی قادر لەگەڵ شاعرانی پێشخۆی وەکو دەربڕینی هەستی نەتەوەیی چییە؟ دروست وایە حاجی جۆش و خرۆشێکی زۆری هەیە و حاجی شعر ئەکا بە قوربانی پەیامەکەی ئەگەر هەستکەی هێندێک لە شعرەکانی بە کێشانەی وردی هەلومەرجی شعر ڕەنگە زۆر بۆ زۆر کەس زۆر نازار نەبن بەڵام نەنە مەبەستم لەوەیە یعنی وردەکاری شعر هەرگیز ئەو لە زۆر لە شعرەکانان ناگا بە خراپترین شعری نالی بەڵام کە سەیری پەیامەکانیەکەی پەیامەکانی زۆر دڵسۆزترە لە خەڵکی تر بۆ هۆکارەکەی منە جێڕمەوە بۆ ئەوەی ئەم پیاوە کە کاتێک بەهۆی کەسایەتیەکی کۆیەوە ڕەهەندەی وڵاتانە بێت دوجار لە ناو دەوڵەتی عوسمانیا خۆی بینێتەوە لە تورکیا ئەو ڕۆژگارە ئەم ماوەیەک ئەبێتە مامۆستای مناڵانی بەدرخان میر بەدرخانی گەورە ئەو هەلومەرجە وای کردووە زیاتر بە ئاگا بێ لە هەلومەرجی کورد و لە مێژوەکەی و دوجار لە بیریش نەچێ ئەو کاتە ئەستەمۆڵ وێزگەیەکی زۆر گرنگ بوو بۆ ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەوان پەیوەندی تۆکمەیان لەگەڵ فەرەنسا و لەگەڵ وڵاتانی ئەوروپای پێشکەوتووە هەبوو کەواتە ئەم ئاگار بووە لەبەرەوە بینی لە زۆر لە شعرەکانیا باس لەوە کا بخوێننەوە بە ئاگا بن لەو پێشکەوتنانی ئەوان تەنانەت شعری هەیە ئەڵێ کاکە ئێوە یەک بگرن ئەگەر یەک نەگرن نیشتیمانەکەتان زیاتر بەرەو دابەشبوون و بەرەو داگیرکردن لەلایەن خەڵکی ترەوەچێەوە ئەڵێ ئێوە وەکو هەم کار بکەن بە بێدەنگی هەوڵ بن ئەسبابی شەڕ پیا بکەن بۆ ئەوەی لە ساتەوەختێکی دیاری کراوە بتوانن بە یەکگرتووی ڕاپەڕن بەڵام تا پەرد بن هەر ئەوە هەلومەشتانە بێ و هەر داگیرکرا و هەر کوردواتەنی تێ هەڵیراو بێگومان قۆناغێکی تریت دوای حاجی قادریش کە باسمان کرد دڵتوانین بڵین پیرەمێرد سەرقافڵەشی ئەو قۆناغەیە وەکو هەستی نەتەوایەتی وەکو ئەم شعرەی بۆ شۆڕشی شێخ سەعیدی پیران توێتی هاتن شەهیدەکان بەجلی سووری خوێنەوە دایکی وەتەندە هەڵسە سڵاویان بسێنەوە شێخ قادرە لە پێشەوە سەر قافڵەی ئەوان چەند جوانە خوێن و ڕیشی سپی پیر و نەوجەوان سەیری ئەمانەکە کە هەمووی کوردی سەفشکەن ڕوحیان فیدا ئەکرد و ئەیانوت بژی وەتەن قوربانی تۆن بەڕێز کە تۆ غەم لەبەر نەبی بۆ ئێمە مردنە ئەگەر ئازادە سەر نەبی مەگری و مەناڵە با بە خەفەت دڵشکست نەبن نەختێ لەلات ئەمێننەوە و بۆ بەهەشت دەچن توخوا لە باتی ئێمە بە چاوێکی ڕوونەوە فەرموو کە خوا ئەزانێ لە بیرمان نەچوونەوە ئاخۆ لە فرسەتێکی ترا بەختیارە بین ئێمەش وەکو ئەوان لە دڵی میللەتا بژین من وام ئەوێ کە حەشرە کرێم خوێن بە بەرگەوە بەو عەشقی میلیە و بە کزەی سۆزی جەرگەوە ئەو ئاگرەی لە دڵمەوە بەرەبێتە کف نەکەم تا دوژمنم نەکا بە زووخاڵ شەرتە پف نەکەم دەنگ خۆش کاک حەمید گیان سوپاس دکتۆر گیان هەر لەسەر ئەم شعری کە ئێستا هاوکارم کە حەمید خوێنیەوە ئەمەی پرسیارێ بکەم
پیرەمێردی بەهشتی شعرێکی تری هەیە کە بۆ مستەفا سایبی خوشکەزای لە وەڵامی ئەو نامەیە کە بۆی نووسیوە هەنێ وشە و زاراوەی تایە کە لەو باوەڕایم کە بۆ گەنجی ئێستا تۆزێ نادیار بێ یاخۆ ڕوون نەبێ تۆ چی دەڵێی بۆ ئەمە؟ دەم خۆشوەڵات زۆر پێم خۆشە و پرسە چونکە ئەو وەڵامەی پیرەمێرد بۆ مستەفا سایبی خوشکەزای خۆی لە خۆیە ئەوە چۆن بڵێ بە تەواوی ئەوە دەرەخا کە ئەم پیاوە بیرکردنەوەی چۆنە ئاستینەتەوەی زمان چۆن ئەبینێ بۆیە هۆکاری نووسینی ئەم شیعرە بۆ ئەوە ئەگەڕێتەوە لەو کاتێکی تر کە مالیەکان سەرکەوتن ئەوە بوو کەوتبوونە ڕاوەدووی ئەوانەی کە سەر بە خۆیان نەبوون پیرەمێردیش یەکێک بوو لەوانە هەتا زۆری خەڵکێکی زۆر تیاچوون لەو هەلومەرجی ڕۆژگاری کەمالیەکانە لەبەرەوە کە سوکار لێرەوە نامەی بۆ ئەنێرن چەند جارێک نەک بۆ ئەو بۆ زۆری تریش حاجی مستەفا پاشای یامولکیشی شەکەلەوانە ئەمین زەکی بەگەی شەکەلەوانە زۆرن جا ئەو نامەیە کە ئەنووسێ مستەفا سایب بە تورکی ئەینووسێ پیرەمێردی بەهشتی کە نامەکەیە بینیە چۆن بڵێ کەلەیە بێ هێندە پێی ناخۆشە بێ شعرێکی بۆ نووسیوە هەجوویەکە بۆ خۆی بەڵام لەناو ئەو شعرا کە دژی مستەفای خوشکەزای کە خۆشەویستێتی تەنیا لەبەرەوەی کە بە تورکی نووسیوێتی باز لەوە کە وەک ئەوەی بڵیت تۆ زمانێ نییە ئێمە زمانمان کوردیە ئێمە واین دوجار پێڵێ پێچێت تۆش جل خوار بکەیت جل خوار ئەوە زاراوەیە کە ڕۆژگاری شێ مەحموو بەوانیان ئەوت کە تورکخوا بوون لە ڕۆژگاری شێ مەحمووە هەنێکە بوو مەیلیان بەلای ئینگلیزا بوو هەنێکە بوو مەیلیان لای تورکا بوو ئەوانەی تورکەکان ناونرابوون جلخوارەکان ئەوانەی لای ئینگلیزخواکان هەنێکیان پیانەوترا منەوەر یا هەر ئینگلیزخوا کەواتە ئەو ڕاوەیە چۆن بڵێ تابلوویەکە لە شتەنەتەوەیەکانی ئەم بۆ داکۆچیکی زۆر لە زمانەکەیەکا وە سەرزەنشتێکی زۆری مستەفا سایبی خوشکەزایەکە لەبەرەوەی کە بە تورکی نووسیوێتی بەمەرجێ ئەم چارەکە سەدەیەکە ئەم لە تورکیایە ڕاستە یعنی زمانی تورکی باو بووە بەڵام چونکە ئەم کوردە و خوشکەزای ئەو ئەزانێ کە ئەتوانێ بە کوردی بۆی بنووسێ لەبەرەوە ئەو وەکو سوکە سەرزەنشکردنێک هەر سەرزەنشتێکی تەواوە ئەنجا ئەگەر بیخوێنیتەوە چێژیشی لێ وەرەگیرێ چونکە وەگوتم ئەکرێت تا ڕادەیەک بڵێ شێخ ڕەزایانە سەرکۆنیەکات بەڵێ دکتۆر بێگومان ئەگەر بینە سەدەی بیستەمەوە باسی ئەو شاعیرانە بکەین کە لەسەر هەستینەتەوەی کاریان کردووە دیارە نە بەرنمەیەک و نە دە بەرنامە و بە هیچ شتێک کۆتایی نایە چونکە ئەو شاعیرانە گەلێ زۆرن ئیتر لە پیرەمێردەوە کە دەست پێەکەین بۆ حەمدی بۆ زێوەر بۆ بێکەس بۆ گۆران بۆ ئەحمەد موختار بەجیجاف کە شتێکمان باس کرد لەسەری وەکو نووسەران وەکو عەبدولواحید نووری قەدری جان جگەر خوێن ئەسیری تاکو ئەم سەردەمەی کە مەسەلەن ئیبراهیم ئەحمەد تاکو ئەم سەردەمەی کەین کە شاعیرانی تری نەتەوەی وەکو لەتیف هەڵمەت و عەبدوڵڵا پەشێ و ڕەوانشاد شێرکۆ بێکەس کامەران بەڵێ کامەران موکری ساڵح دیلان کە دوایین کەس کە لە ژیانە بوو کە مامۆستا شێرکۆ بێکەس کە کۆچی دوایی کرد بەڵام لەناو هەمویانە کەسێک یەکێک لەم شاعیرانە بەهۆی ئەوەی کە سرودێکی بۆ کۆماری مەهاباد کرد زیندووە و لە ویژدانی هەمومان هاژی ئەویش دڵدارە دڵدار لە ئەو شیعرەیە ئەڵێ کەس نەڵێ کورد مردووە دیارە ئەم کەس نەڵێ کورد مردووە وشەیەک نییە هەر لە خۆیەوە دڵدار وتی بێتی لەوە چێ پاشخانێکی مێژووی هەبێت بەڕێستان هیچ زانیاریەکتان لەو بارەیەوە هەیە وەڵاهی تا بڵێ پرسێکی بەجێیە و من بۆچوونی من هێندەی کە چۆن بڵێ سەرودەرەیەکم لەگەڵ مێژووی کووردا کردبێ ڕێک ئەو سرودە هی دوای ئەوەیە کە ڕەشەکوژیان لە دێرسما کردووە ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە بۆ چونکە نووسینم دیوە لە یادم نییە لە چیا دیومان ڕەنگە لە ڕۆژی نوێیە لە ڕەنگە لە گەلاوێژە کۆنەکانە بڵێن دیومە کە لە ڕۆژنامەگەری تورکە دوای ئەو ڕەشەکوژیە و دوای نەمانی سەی ڕەزا و ئەمانە شتێکیان ئەکرد وێنەیەک گوایە چیای ئاگریە و گۆڕێک لەسەر لوتکەکەیەتی و بە تورکی لیانە نووسی کە بۆ دوجار کوردمان لێرا ناشت کورد مرد کەواتە کە ئاڵێ کەس نەڵێ کورد مردووە
ڕێک مەبەستی لەوەیە. بەڵێ زۆر سپاس دکتۆر هۆگر بۆ ئامادەبوونت، سپاس خات و کەنار بۆ ئامادەبوونت. وەک دوا باسمان لەسەر سرودی ئەیڕەقیب بوو، پێم خۆشەکە هاوکارم کاک حەمید بە دەنگە خۆشەکەی ئەو سرودەمان بۆ بڵێت و بەم شێوەیە کۆتایی بە بەرنامەکەمان بێن. فەرموو. زۆر سپاس. ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان قەومی کورد هەست تایە سەر پێ وەک دلێر تا بەخێن نەخشی بکە تاجی ژیان تا بەخێن نەخشی بکە تاجی ژیان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی میدیاوکەی خوسرەوین دینمانە ئاینمان هەر کوردستان دینمانە ئاینمان هەر کوردستان ئێمە ڕۆڵەی ڕەنگی سوور و شۆڕەشین سەیریکەن خوێناویە ڕابردوومان سەیریکەن خوێناویە ڕابردوومان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان لاوی کوردی حازر و ئامادەیە جان فیدایە جان فیدا هەر جان فیدا جان فیدایە جان فیدا هەر جان فیدا کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان